پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە، بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. پێمافێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بنار مستەفا خۆشحاڵم بۆ چوارشەمەیە کردێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی ئەمە پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەم ڕۆمان 9 تەموزی 2025 تایبەتە بە ململانەی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا و پرسی موچە و ئایندەی فیدرالیزم و ئەم بابەتانەی کە پەیوەندە بە دۆخی ئێستای کوردستان و پەیوەندی لەگەڵ حکوومەتی مەرکەزی و هەروەها ئایندەکەی. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمەندەی خەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عزیز، ململانێ و کێشمەکێشی نێوان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم ئەکرێت لە چەند ڕووەوە قسەوباسی لەسەر بکرێت، بەڵام پرسی موچە ڕەنگە لە ئێستادا کاریگەرترین بێت ڕاستەوخۆ لەسەر کۆمەڵگای کوردستان و لێوە دەست پێ دەکەین لەگەڵ یەکە میوانی بەرنامەکەی ئەم ڕۆماندا سەرنووسەری بڵاوکراوەی دیدگای سۆسیالیستی جەمال موحسین. جەمال موحسین، ئێوارەت باش و سوپاس کا لەگەڵمانیت.
ئێوارەتان باش، سڵاو لە ئێوە و لە بینەرانی پێشەنگ تیڤ. بەر لەوەی بچمە سەر ئەسڵی مەسەلەکەمان، لەبەر ئەوەی کە تەواوی میدیای کوردی ئێستا سەرقاڵن بە کەیسی ئەم خورشید هەرکی و ئەم ململانەی کە لە دوێنێەوە هەبووە، ئەگەر ئێوە بتانێت سەرنجێکی کورت لەسەر ئەو بابەتە بدەن پاشان نچمە سەر ئەسڵی پرسیاری بابەتەکەمان. ڕاستەکەی بەشێکی زۆر لە میدیانە کە ئەم پاڵەوانسازیە بۆ سەرۆک عەشرەتیەکە گەناڵی مەواضیعی تریان نییە، ڕۆژانە ئەتوانن بڕۆنە شەقامەکانی خەڵکی شوێنی ژیانی خەڵکی هێژانشینەوە، بتوانن ئەنواع مەسائیل بگرن بەدەستەوە. من بە کورتی هەواڵم کە بەڕاستی ئەم گەورەکردنە ئەم پاڵەوانسازیە لە سەرۆک عەشرەتەکان بتابەتی ئێمازانین بەشێک لە سەرۆک عەشرەتەکان بۆ بەژەوەندی و پارە هەرجاری پاڵیان داوە بە یەکێتی و پارتیوە بۆ بخۆشیانەوانە ئینکاری ناکەن کە سەدە پارتین. ئەمانە ململانیان لەسەر عەرزە و مڵک و ئەوانە و لەسەر داگیرکردنی شتی یەکترە چ پەیوەندیەکی بەخواستی خەڵک تەنانەت پەیوەندیەکی بۆەوە هەیە کە ئەم پاڵەوانسازیت بکەی عەلا ئەساس ئەمانە گوایە زۆر ئازانە بڕی پارتی بوونێتەوە. من هەر بە کورتی هەواڵم کە ئەمە خەتایەکە بەرامبەر بە ناڕەزایەتی خەڵک کە لە ناخیا بەرامبەر بەم دەسەڵاتە قوڵپەدا و هەر دەرفەتێکی بۆ بێ بە هێزێکی جەماوەری ڕێکخراو، جەماوەرێکی ڕێکخراو لە حیزبی خۆی لە ڕێکخراوە جەماوەری بەهێزەکانی خۆیەوە تەبعاً هێزێکی جەماوەری چەکداری ڕێکخراوە بەم نەزەمی و دەسەڵاتە توانێت ڕابماڵەیەوە ئەوە تاکە هێزێکە نەک سەرەت عەشرەت. زۆر باشە، دەست خۆش سپاس بۆ و لێ دوان لەسەرم بابەتەوە. لەسەر پرسی موچە و کێشمەکێشی نێوان دەسەڵاتداران لە کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغداد، ئاخر هەواڵ ئەوەیە کە ئەم وەفدەی ئاخر کە ڕۆیشتون و قسەوباسێک کە کراوە وەفدی هاوبەش پێک هاتووە و بڕیارە لە نێوان 48 کاتژمێردا دوایین چارەسەر بێتە دەرەوە. ئەتوانین بڵێن ئیتر لە چارەسەری کۆتایی پرسی موچە نزیک بوونەتەوە؟ ئەزانی ئەم مەسەلەیە بەڕاستی حەق ببێتە مایەی گاڵتەجاری بۆ خەڵک لە نوقتەی ناڕەزایەتی خەڵکەوە. ئەمە چەند لیژنەی 5 کەسی 10 کەسی دروست کرێ لەمان چەند ساڵەیە، ئەمە چەند 48 سەعاتی بدرێتە یەکتر و ئەم جارە چێم ئەمان مسۆدەیەدا پێشکەشەکەن هەریمی حکوومەتی هەریم پێشکەشیەکە، حکوومەتی عێراقی پێشکەشیەکە ئەوانە لێنە بێ ئەزانی ململانەکە لەسەرەوەی بابام لایەنە کەمتر بێ بۆ لایەنە زیاتر بێ. بە هەر حاڵ ئەمە یعنی بەڕاستی ئەگەر ئینسان تەوەقوعیەوە بکە لە ماوەی 48 سەعاتێ ئەم مەسەلانە چارەسەرەکەن، پێم وایە ئەکەوێتە ئیشکالێکەوە لەوەیە کە خودی ململانەکە نەبینێ ئەم کێشەیە لە نێوان حکوومەتی هەرێم و دەسەڵاتی ناوەندا چییە، ئاساس بکەی چیە، ئایا بەڕاستی مەسەلەکە مەسەلەی دابش مەسەلەی تەسلیمکردنی داهاتی کوردستان مشتی لەم بابەتانەی وەکو ئەو لایڵێ، ئایا مەسەلەکە ئەوەیە کە ئەم لە باسێکە کە شایستە داراییەکانی عێراق ئی کوردستان لەلایەن عێراق و بودجەی تایبەت بە کوردستان دابین ناکرێت و ئەم مەسەلانە هەر جارەی دێتە پێشەوە. یعنی ممکنە ئێستا من دێمە سەری ممکنە لە بەبوونی گۆڕانکاریکی هێزا و سەنگی نێوان ئەمانەوە ئەم 48 سەعاتە تێپەڕێ و چەند کاتێک بڕوا و یاخۆ چەند ڕۆژی چکە ئەم شتە بۆ ئەم جارە حەل بکەن و ڕەنگە موچەیەک بدەن یاخود خۆموچەی کەڵەکە بووی ئەو دوو مانگی پێشووە ئێساش لە نۆمین ڕۆژی مانگی حەوتین خۆ نەدراوە. بۆیە بە بڕوای من مەسەلەکە ئێمە بێ لێەوە تەماشای بکەین کە ئەسڵی مەسەلەکە مەسەلەی موچە و دابینکردنی نییە و ئەمە مەسەلەیە کە بەداخەوە یاریکی گڵاوی سیاسیە کە پەیوەندی بە هێزا و سەنگی نێوان ئەمانەوە هەیە. ئەم یاریە سیاسی گڵاوە بۆچی وای پێڵێم قوتی خەڵکیان کردووە بارمەتە لەلایەن هەردوو تەرەفەوە ئەمانیان. ئەگەر ئیجازەبی با من تەماشایەکی ئەو شتانە بکەم کە ئەوان بێگتریاڵێن تەمان خۆتەزانی لە لێدوانەکان ڕسمیەکانی حکوومەتی هەرێما بەرامبەر بە عێراق بە ناوەڕووی ئەوان بەمانەڵێن ئەمانە هەموو هەمیشە یعنی قسەکانیان بەرامبەر یەکترا ڕاستە. حکوومەتی عێراقیڵێ ئەمان هیچ داهاتێکیان دیار نیە و چیان تەسلیم نەکردو و نەوت بە قاچاق ئەڕوا کەمیتر هەموو گەزەی زانێ بەڕاستی
و قابلەوە حتا نەوتی ئێران لە ڕێگەی ئەمان ساغ ببێتەوە. ئەمە ئیدعای ئەم جۆرە شتانەکەن ئەمانە واقعەتی هەیە خەڵک ئەزانێ بە تەنگەر نەوتەڕوە خۆ لە بازاڕی لە ڕێگەی ئۆپیک و لە ڕێگەی ئاڵوێری ڕسمی نەوتەوە ناچێتە دەرەوە. ئەمانی شەڵەن شایستەدارەکانی نانێت ڕای ئەگرێ یا بودجەکە یا ئەو لەو لاڵێن ئێمە نردوومانە بەڵام ئەمان خۆ مەسەن بۆ نمونە باسی واگەن کە بە تەواوەتی هی مانگی 12 پار نێرداوە نازم 400 چەند ملیارە بە هەر حاڵەونیان ڕقم و تۆ ئینسان خەبیری ماکیژ بێژمارەکانی بیر نامێنەوە بەڕاستی لەبرەوەی ئەمەیان ئارقام و تو درۆ دە لە سەدر شوی تر کەس نازانێت لە چەندی ملیار و تریلیۆنەوەوانەوە ئەمە مەسەلە نییە بەڵام ئەوە مەسلەی کە ڕاستەکەن پاران نێرن پاریان نردووە بەڵام یەک شت هەیە کە بەڕاستی خەڵک ئەیزانێ ئەویژەوەیە کۆمەڵگەی عێراق و کۆمەڵگەی کوردستانیش ئەمەنی داهاتیایە ئەمەی بەروبووم هەیە ئەمەی سەروەت هەیە لە ئینتاج نەوتی و نانەوتی و بیگرە حتا خاڵی بوو مرگی و ئەمسەر و سەر بە کوردستان و بە عێراقیشەوە یعنی بەرهەمهێنان لە کوردستانە تووشی نەقسی سەرمایە لە کوردستان و عێراقیشە تووشی نەقسی سەرمایە نەبووە بۆیە ئیمکانی هەیە خەڵک نەک هەرموچی دابین بەس خۆشیش بژیوی بۆ دابین ببێ بەڵام ڕاو بگرم بەڵام دوێنێ قوبا تاڵەبانی وتی بێ بەغدا ناتوانین موچە بدەین بە داهاتی نەوت و نانەوتی و ئەو داهاتنی ترکە لە بەردەستی دەسەڵاتدارانی کوردستاندا هەیە ناتوانن بۆشی موچە ناکات. من هەر گەرماوگەرم وتم ناوای نییە کە ناتوانن نایەنەوێ بژیوی خەڵک دابین بکەن وەرە بە ئیحسائیات و ئامارایەک کە بەنیوە ناچوریش ئەی خەنە بەردەمی کۆمەلگا وەرە بچۆ سەرێ بە لە فەرمانگەکانی باج بڕۆ سەرێ بەر لە فەرمانگەکانی تازەکردنەوەی کارتی نیشتیمانی و پاسپۆرت و ئەمانە بڕۆ بچۆ سەرێ بەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە پێویستە بە تازەکردنەوەی سەنەوی و چێکی ژینگەی ساڵانە و ئەم جۆرە شتانە بێت کە هەر هەمووی ڕسومات لەژێ ناوی ڕسوماتە بە لێشاو پارە لە خەڵک وەریگیری ئەتوانن جوابی ئەوە بنەوە بێ زەحمەت ئەم پارانە بۆ کوێچێ ئەتوانن جوابی ئەوە بنەوە بێ زەحمەت مناڵەکانی ئەوان ئێستا مناڵەکانی ئەوان ناخۆشە ژین یعنی بەڕاستی بێپاران بەڕاستی بێئیمکانن بەڕاستی ئەوە پاریان لە بەردەسانیە کە وەکو خەڵکێکی داماو کە خێزانەکەی لە ناڕەحەتیە ئەپارێتەوە لە خەڵکێک محتاجی ئەوەیە دایبی و شیری دوو مانگی مناڵەکانی دابینکە ئەو قسانە ناچێ بەجوێ خەڵکە خەڵک ئەبینێ بە ئەم کۆمەلگایەکی قڵشتی چینایەتەکەی ئەمەنە فراوان بۆتەوە جەماعەتێکی زۆر کەم کە هەندێک کەس بە دروست لە دنیاە ناوێ بن بە لە سەدایەکی کۆمەلگا و دەوڵەمەنەکانن لە سەتا نەوتونوکی وانە محتاجە ناڕەحەتە ئەگەر کرێکی بێ 2-3 مانگە کری نەداوە خەمێتی شڕوشی تاڵی دەرکەنە دەرەوە بەڵام کۆمەلگایە پارەیتیانە ئەگەر پارەیتیانی ئەم هەموو وەبەرهێنانە لە چوەکرێت هەرچی لایە لە ئەرزە و زەوی ئەم وڵاتە هەیە کە بە حساب خۆی شوێنی کشت و کاڵی زراعیە دابشکراوە بەسەر مەسئولینی گەورە بچوشی ئەمانە ئایکەن بە شوقەوە چێ بە ئاسمانە بۆیان ساغلان بێتەوە بە ئەنواع ڕێکلام بۆکردن یعنی ئەم وڵاتە ئەم گەریمکانێتی تیانە بێ ئاوایە ئەوە بەچی پێیاکرێت ئەگەر حتا لەلایەک وەسپیکردنەوەی پارەژنی بێ بۆی وانی ئەو شتە ئەیانەوێ خەڵک بکەنە وەسیلەی مەقاشێک بۆ سراعێک کە لە بینی خۆیان و بەغایانە جا ئەگەر ئیجازە بێت لەم پێشێکیەوە لەسەر ئەم شتەکە ئەسڵ مەسەلەکە موچەنی موچە بەدەست و گیراوە بینە سەرەوەی کە ئەی چییە مەسەلەکە بەڕاستی چییە ململانەی لەسەر چییە سراعی ئەمانە لەسەر چییە ئەو وەختا توانین بەڕاستی بین لەم ڕوانگەیەوە کە واقعیەتە نەک تەحلیلێک نیشانی بدەین کێشەکە لەسەر چییە ئەزانی کێشەکە لەسەر چونکە ئەمە دەیەکی خایاندووە چۆن ببوورە دەنگەکە و بەڵێ ئەمە دەیەکی خایانووە کەواتە ئەسڵی کێشەکە لەسەر چییە و لە موچەیە ڕەنگەداتەوە بەڵێ ئێستا خۆی بە دروستی ئەگەر لە ڕاستەیە دیقەت بی لە 2014 و بە جۆرێک ئەم کێشەیە هەیە کێشەی موچە و هەر جارێکیش تەبعاً پاساوێک یا بیانوویەک یا مەسەلەیەکی بۆ بەدەستەوە گیراوە مەسەلەکە یەک شتە ئەو کاتانی کە مەسەلەی داعش سەری هەڵدا و
طبعا بحكم ئەوەی کە موقعیەتێک کە با بڵین حکومەتی من دەتوانم ڕێک وا بڵێم حکومەتی فشەڵی عێراقی کە سراعەتی هێزە جیاکانی شیعی تیا بوو سونەکان بە جۆرێک هاتین عنی نەبوو لەنێو ئەمیان موقعیەتی ناسیۆنالیزمی کورد لەوان بەهێزتر بوو شەڕی داعش دەرفەتێکی دا کە ئەمان لەژێر ناوی گوای لەژێر ناوی شەڕی داعشا کە نەبەردی شەڕی داعشیش تەوان ئەوان نەیان کرد ئەم مەسلەیە حکومەتی مرکزی لاواز بوو نەیەتوانی با بڵێن ئەم کارە بکە هێزی پێشمەرگی سەر بە تایبەتی یەکێتی و پارتی بۆ پاڵپشتێکی مادی و چەک و چۆڵەی هاوپەیمانانی کە پێیانەوە هاوپەیمانان لە دژی تیرۆر هاتنە ناو ئەمایان کەوت ئەمان موقعەتیان بەهێزتر بوو لە چاو مەرکەزا بۆیە ئەگەر ببینی لەو ساڵانەیە و لە ساڵانی پێشوو شەڵتەوان وردە و دەدەسی پێکرد بۆ پرۆسەکە موقعیەتی ئەمان بەهێزتر بوو لە پێشووتری شۆ خۆمانە بینین کە نەوتی کوردستانە ڕۆشت دەرەوە بە جۆرێک لەسەر بەخۆی خۆمان ناگەڕانەوە بۆ بەغاش لە ئاستی ئەمەیان موقعیەتی و جێگۆڕێگەکەی ئەمەە بەهێز نەبوو پێشیان پێ بگرێ و لە بەپێی گوای لە دەستورە ئەمانە هەرێمێکە و سەلاحیەت وینی خۆیانیان هەیە و فەرمانی خۆی هەیە بینیمان بەڵام مەسەل لە سیاسێکە کە بە دوای داعشا و طبعا ئەم موقعەتی ئەمانی بەهێزکردەوە زیاتر هاتن سەر ئەمریکا ئابووری ئاگە بیرتان بێت ئابووری سەر بەخۆ وەکو مستەلاح بەکاریان هێنا دوای نزیک بوونەوەی کە تا ئاسیبەی هەڕەشە لە مەرکەزەکەن کە خۆمانجیاکەین و شتی لەم بابەتانە گەشت بوونە موقعەتێکی باڵای لەم بابەتانەوە بووبوونە خاوەنی سەرمایە و پارە پوولێکی زۆر پێششمار ئێستا بەجیا لەوە کە چەندێک قەرزاری شەریکەکان بوون چەنی بە شیرینی ئەوانەوە ڕۆیشتووە بەڵام ئەمان وەکو ئەحزابێکی سەرمایەدار پایداری کۆمپانیایی بە معنایە کە ئەوان لە دەستیانە بوو ئەوان لە عالمیشە ڕسمی بوو چوونە دەرەوەی کوردستان ڕسمی بوو ئەم جێگە ڕێگایە لە دوای 2014 شەوە کە ئەمانەی تر زۆرتر لافی ئەمان لێدا بەڵام وردە گۆڕانی بەسەرا هاو گۆڕانەکەشی چی بوو طبعا لە دوای ڕیفراندۆم و ئەو شکستی ڕفراندۆم و ئەوە کە وردە هێزی حکومەتی عێراقی بەڕێکچووە سەرترەوە سەرردانی هەشتی شەعبی و تەوازنەکە هێز هاوسەنگی لە بینی ئەمانە گۆڕایەوە بە تایبەتی 16 ئۆکتۆبەرە ئەم قەزیەیە جێگۆڕێگەی ئەمانی دووبارە هێنایەوە خوارەوە بە دوای ئەوەیە ئەوە خۆمان شاهیدی بڕیاری دادگای پاریسین کە نەوتی کوردستانی بە ڕسمی ڕاگرت و نایانتوانی سەرباریەوە کە تەبعاً بۆ خودی عێراقیش ئەمە ملیارەها تریلیۆنەها دۆلار زەرەرە یعنی ئەم شتە وای کرد کە تەمەشا بکەن لەبێەوە کە ناسیۆنالیزمی کورد لە دوای ڕووخانی بەحسەوە لە 2023 بە دواوە کە نفوزێکیان هەبوو چوبوونە نێو کۆمەلگایینەوە حکومەتی مرکزیەوە ئەمان بەهێزێکی زۆرتری قووەتێکەوە بە معنایەت چوبوون وردە دەشتیان فەرزەکە بە خودی نووسینەوەی دەستوری شۆکە جێگەیەکی بە ناسیۆنالیزمی کووردا بوو بەڵام ئەمە بەپێی هاو گۆڕانکاری لە هاوچێشەکانی ناوچەکەیە گۆڕانی بەسەرا هاتوو بە هەر حاڵ ئێستا لە ئێستا گۆڕانکاریکە چێت طبعا ئەمە هەڵبەزودابەزی هەمیشتیا بوو لە دوای 2014ەوە هەر کاتی ئەمان جۆرە موقعەت بەرز بوو بێتەوە جاریچکە هینیان کردوێتەوە با من ئەوە بڵێم بە تایبەتی لە دوای ڕووخانی ڕژیمی ئەسەد بەشار ئەسەد کە ئێران شکانێکی لە منطقەکەیە ڕوبەڕوو بووەوە و بە دوایەوە لە درێژەی جەنگ و جینۆسایدی غەزایە لەلایەن ئیسرائیلەوە کە ئەمە ڕووی جەنگەکەی گۆڕی بەرەوە و هێرشی کردە سەر ئێران موقعەتی ئێران زەعیفتر بوو لەم ناوەیە تەوهومێکیان خۆشحاڵییان بڵاو کردەوە بۆەوەی کە دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێرانە ڕۆخیەوە مەشەمەمان نەزانی نفوز و هەژمونی ئێران بەسەر خودی عێراق و حکومەتی مەرکەزیات چۆنە پارتی تورەکەی بۆ ماڵ دووری بوو کە ئەمە ئەم هێرشانەی ئیسرائیل و با بڵێن ئەمریکا ئێرانە ڕوخێنە ئیتر ئەمان دووبارە موقعەتیان بەرزە بێتەوە بۆیە ئەگەر بزانی لەم سەر و بەندانەوە لە چەند مانگی حتە لە پێ دوو مانگ زیاترە بێ لەمەوبەرەوە مەسرور بەرزانی خۆی چوو بۆ ئەمریکا و گرێبەستی لەگەڵ شەریکاتی کۆمپانیای ئەمریکیە بۆ دووبارە نانەدەرەوەی نەوتی کوردستان ئیمزا کردەوە بەبێەوەی هیچ پرسێ بە عێراق بکە بەوەی کە لە پاشخانی خۆیان ئەمەیاندانا بۆ کووتم کە ئێرانە ڕوخیویتن موقعیەتی شیعی سیاسی و ئەحزاب شیعیەکان وانەی سوڵتە و دەسەڵاتیان دەسوێت لاواسترە بێ و ئەوانەی پێویستی بەونی دووبارەم فکرەی ئابووری سەربەخۆ سەری هەڵدایەوە بەڵام وەختی ئەو مەسەلە وانە بوو
و ئەو هێرشانە ئەم ئاکامەی نەپێکا جمهوری ئیسلامی نەڕووخاوە ئێستاوەتا خۆتان نەبینێن بار حاڵەوان بابەتی شکێت ترەمداوی دانوستانەکەن و ڕەنگە بسازێن و چ بکەن و هەرچی ئەو بەجێ خۆی ئەم شتا ئەم ژێرپی تەختەی ژێرپەی پارتی دووبارە چۆڵ کردەوە کە چۆڵی کردەوە کەوتەوە چاڵەکە بە معنە سیاسی اجتماعیەکەی کە کەوتەوە چاڵەکە موقعی عێراق دووبارە بەرزبووە بۆیە هەڕشاگە عێراق ئەگەر بزانم خۆتان لە ماوەی پێشوە تەیف سامی نامێکی داوە بە معنەڵای هەرچی داهاتی نەوتی مەوتی ئەوانە ناخوە مەسلەی نەوت ئەبێت تەسلیم بە عێراق بکرێت ئێستا سەرعەکە ئەمەیە ئەگەر دیقەت بی حتا مەسەلەکە نییە ئەگەر دیقەتی وردەکاریەکانی درێبەر ئەو مسودەی عێراقت دابێ و مسودەکەی ئەمانە دابێ ئەمانەڵێن پێشووتر بۆ نمونە ساڵانی پێش و بیانوەکانی حکومەتی عێراق و خاڵە گومریکەکانە بێت تەسلیم بە مەکرێ و ساڵن گوایە نەوتی و نانەوتی ئەم جۆرەشتانە ئێستا عێراق ئەمە ناڵێ عێراق ئەیەوێ بە تەواوەتی پرۆسەی نەوت لە دەرهێنانی طبعا لە شکنینە و شوێنانە لە نەوت و غاز و ینی مەبەستم غازی سروشتی ئەوانەوە ئەبێت لە دەست عێراقا بێ مەرجی ئەوەیە تەنها لە ڕێی سۆمۆوە توانیتوان کارە بکەی کە شەرکی باڵین گەورە شەریکی عێراقیە ئەم مەرجە ئیتر ئەمانی تۆزێک هین کردوەوە چۆنەڵی بە معنایەکە هەژاندوێتی ئێستا دا ئەبەر ڕووناڕۆن دانیشن و شتێک کەمەکەنەوە نە ئەواکەین و باشە بەشێک لەوا دەین و تەمەشاکە ئەوانە لە نەبێ نازام 6 هزار بەرمیل کافیە بۆ پێداویستیەکانی ڕۆژانی خەڵکی کوردستان ئەمانەڵێن نە ئێمە چ لە دەین ینی حکومەتی عێراقڵێ لە چل زیاتر نادەین کردویانە بەم شتانە بەڵام هەردوو لایەن بە مانای وشە لەگەڵ خەڵک درۆەکەن ناڕاستن لەو شتیان ڕاستن کە بەیەکیڵێن عینەنەوە کە لە سەراعی بینی یەکێتی و پارتی و جنگی شەڕی ناخۆوانە هەرچیکیان بەیەکەوت کە پەرەی یەکیان بەردیان لەسەر شتێک هەڵایە و ڕاستەکەن بەڵام لەگەڵ خەڵکە درۆکەن نە ئەمان لەسەر قوتی خەڵک واکەن نە ئەوانش بەڕاستی تۆ تەمەشاکە ئەگەر وایە حکومەتی عێراقی بۆچی موچەی خەڵک ئەگرێ بە بارمەتە ئەوەش پرسیارە کەناڵی کوردی ئەمەلملانەیە بکەن موچەی فەرمانبەران نەبێت ئەرێ ئاخر بۆچی دەورانی پێشوو مەسلەی گومرگیان کردبوو بەبیانی خاڵە گومرگیەکان ئەگە بیرتان بێت لە دەورانێکە کە ئەم مەسلەی یەها بە ناوی ئەوە شنگال بێتە نێو پرۆسەیەکی ئیتفاقاتی ئەمنیەوە و ئیتفاقاتی ئەمنی عێراق و تورکیا ئەیانویست جێگەوڕێگا بە یەشێتی و پارتی نەدەن و بە تایبەت پارتی نەدەن خۆی وەکو حکومەتی عێراقی و مەرکەز باڵێن لەگەڵ تورکیا ئیتفاقات بکات دەمی ئەمەی گرت بەدەستەوە بەڵام هەمیشەش یەکی لە شتەکان کە بەدەستیانەوە گرتو نردنی موچەیە ئاخر ئەگەر ئەمە دژایەتیکردنی خەڵک و ژیانی خەڵکی بێبەش نەبێ دژایەتیکردنی قوتی مناڵ نەبێ تۆ بۆچی موچاگری بەدەستەوە نە مامەڵەی خەڵکی کوردستانەکەی وەکو هاوڵاتیکی سەراسەری عێراق باشە وەنە شارەکەشت هێشتا ئەوەندەیە تۆ لە دەستی ئەمانی دەربێنی چکە ئەمانی ژەڵەن جێگەر ئێمە ئەوە بکەین و تەسلیمی بکەین و جا ئەگەر نەوت هیچ شتێکی لە دەست حکومەتی هەرێمان نەبێ و لە دەسەڵاتی ئەمانە نەبێ بە مانای واقعیەکەی ئەو دەسەڵاتی ئەوان کە خۆیان ناوە قواری هەرێم خۆ شتێکی بۆ نامێنێت تۆ لەباری عملی وەزانی بۆیە چێشمەکات و تەسەر ئەمە بەڵام لەم بینەیە خەڵک بۆتە قوربانی بەزە بێەوە مە بزانین خۆ لەو شوێنانی کە هەر ئێستا لە ژێر نەفوزی حکومەتی عێراقیان زۆر باشتر ناژین خوا ئیمکاناتەکانی ژیانی خەڵک خوا خەستخانەکان و پێداویستی ژیانی پێداویستی و خزمەت گوزاریەکانی خەڵک بۆ ئەو لەوێ کاڵێن هەموو مانگ بوو چادرێ باشە بۆ ئەدرێ بەڵام بەشی ژیانەکە لە ئاسی ئەو هەموو گرانیە کەیەتە پێشەوە دەفەرمۆن لە تازەترین شتا ترەمپ هەڕەشاکان لە سەپاسی باجی سەر عێراق زیاد بکە ئەوان خۆیان ئەیدەن لە گیرفانیان یا ئەمەش ئەشکێنەوە بەسەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و نەداری عێراقا بۆ بە کوردستانیشەوە بۆی ئەوان لەمایانە کە گوایان ئەیانەوێ هەموو شتێک لە دەستی حکومەتی هەرێم دەربێن و بۆی ئەمانە ژۆک و محافەزاتێکی عێراقی مامەڵە بکەن و ژیانی خەڵک دابینکەن درۆکەن لەگەڵ خەڵکە بە هەمان ئەو دەرەجەی کە 33 دانە ساڵیشە یەکێتی و پارتی درۆکەن لەگەڵ خەڵکە ئیمکاناتیان ئەمنە لەبەردەسا بووە خەڵک ئەسڵەن ڕیفاه بژی خۆشگوزەران بژی بەڵام ناتوانین بیکەن بەداخەوە بەرداشتێک لە ئارایایە کە ئەم بەرداشە لە لایەکیەوە حکومەتی مەرکەزی لە لاکەی تری دەسەڵاتی کوردایەتیە
کە هەموو شینی کۆمپانیەکان و ئەها لە شینی هەریسەی خۆیانەکەن و لەم نێوایە یەک زەڕە لە پێناو خەڵکو و خواستەکانی خەڵکیان یان دابیتنی ژیانی خەڵکیانە نییە بۆی خەڵک بۆتە ئەم بینەوە بێ خەڵکی ناکرێت چاوەڕێ ئەوە کە ئەم 48 سەعاتە دەستکەوتێ بێ یاخود ناینێ بێت ومێت بەستێتەوە بە حکوومەتی مرکزی کە موچەکانیان ڕاستەوخۆ لەوە بێت یاخود ئەوەی ئەم جارەیان وەفدێکی تازەی حکوومەتی هەرێم بە دەستکەوتەوە ئەیەتەوە کەواتە لانی کەم موچەیە کە لە بەرامبەر کارێکە فەرمانبەرێک کردوێتی سەرەتایترین مافاچی کە بۆەوەی کە لانی کەم لەمە بێ بەشنەبێت ئەزانی خۆی مشکلەکە ئەوەیە کە ئەوانی بەخۆیان ئەڵێن ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی و ئەوانی کوردستانە شتێکی لەو بابەتە شتێکی لەم بابەتە تەرحەکەن کە گوایە بەڵێ حکوومەتی هەرێم با ئەم شتانە داهاتی نەوتی و نانەوتی تەسلیم بە عێراق بکات و حکوومەتی فدرالی کە ئەمە دوو نقطەی تیا هەیە تەبعانێکیان وەکو پێش ڕوونمان کردەوە مەرجی حکوومەتی عێراقیەوە نیە داهاتی نەوتی نانەوتی هەرێوێ ئەسڵەن دۆسی نەوت لە دەزیێکی پارتی و حکوومەت یاریێمان نەبی خۆی بکاو نەدەگیری ئەمانەی ئۆپۆزیۆنی یەشێتی و پارتین خۆیان حاضر کردووە لە فرسەتێکە هەلهەلە لێیان و بۆ شتێکی عێراقی باتۆ لەم مەسەلەیە بۆ لەبەرەوەی باوەڕیان پێوە ئەوان باوەڕیان وایە فیدراڵی و حکوومەتە وایە و حکوومەتێکی فدراڵە و حەقی خەڵکەدا وەهمە بەخشنەوە خۆشخەیالیە دەن بە خەڵک ناحەقیەکەن بەرامبەر بە خەڵکی ناڕازی لەم مەسەلەیە خەڵک لەم بینیان چی بکە وەهمی ببێ بەوەی کە وەکو وتم ڕەنگە ئەم جارش ئەم موچێ چارەسەر بکەن بابە لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەپێی قسەی خۆیان لە 52 موچە 19 چەنە نەدرا سیانزەی نەدراوە ئەخر کوێ لە کوێی تەجروبەی دنیاوا بووە تۆ بڕۆی خەزخانە بڕێوەبەری مەکتەب قوتابخانە بڕێوەبەری بڕۆی جادۆبان پاکەیتەوە بڕۆی خزمەتی کارەبا و سیانی کارەبا بکەی بۆی خەڵک بێ کارەبا نەبێت چوزانم هەموو مەجالەکانی تری ژیانی خەڵک تۆ بیبێ بڕێوە کەچی موچەکە و نەدەنێ ئەی سەرچاوی ژیانی خەڵک چییە ئاخر بۆ لە لایەکی ئەساسی و ئەم شتانەیە مامۆستا چۆن نەتوانێت بەسکی بەکاڵ بڕواوە بێت یعنی تاکەی ئەم شتە توانێت درێژی بێت بۆیە خەڵک ڕاستیەکەی نابێت هیچ خۆشخەیاڵیشی ببێ ئەمە ئەگەر ئەم جارش چارەسەر ببێت چونکە ئەم چێشمە کێشەی کە هەیە ئەساسەکەی فیدرالیزمە فدرالیزم لەسەر ئەساسی حتا لەسەر ئەساسی مواتەنەوە هاوڵاتی بوونەوە لە عێراقەتدا نەمزراوە لەسەر ئەساسی ئەوەکە تیرەگەری گروپەکان وە قەومیەتەکان ئەمانە حیسیان ببێ کە حیسانەی خۆ بۆ خەڵکەکەی نییە بۆ دەسەڵاتێکی مەحەلی لۆکاڵیە کە لێرە مەسەلەن دەسەڵاتی یاریمی کوردستانەوە هەر ئاوایە بەڵانسیان بوو بێ شتێکیان ئین کردووە ئەو لا باڵانسی بوو بێ کردوێتیەوە منە مێڵم خەڵک لەم بینەیە چی بکە بەڕاستیە ڕێگەکەی ئەوە نیە خۆشخەیاڵی بەوانە بێ ڕێگەکەی وەنی پێدواوی فیدرالی دەردێڵێ ئەگەر هەموو شتێ بچێتەوە لای بەغدایتە بۆ غاشامی شەریفە و تەواو وانە بڕۆ بچۆ لە خەڵکێکی کرێکار و زەحمەتکێشی بپرسا بەوە شۆکە ماگانە ماموچەکەی وەربگرێ خانی نیشانی وێ پێدرێ بەڕاستی ژیانی مەیسەرە لەم گرانی و ناڕەحەتیەیە کەسێک دەتوانێت پارێکی بەشی کاکە نەخۆشەکەی ڕوو بکاتە خەزخانەکان کە جارێ هەر خەزخانەکانی ئەو بەشێ لە شارەکانی جنوب و ناوەڕاستی عێراق هەر وێرانە چجایەوەی کە ئەگەر ئەهلیش ببێ چۆن خەڵک دەرەقەتی بێ بەم پارەکەمەوەوانەوە باسێکی تر سەرنجام خەڵک بەڕاستی ڕێگە چارەکە بە کورتی ئەوەیەکە خەڵک داهاتی بینی هەیە لەم وڵاتەیە لە کوردستان باسەکەم بە بەرچاویەوە هەیە بەڕاستی خەڵک ئەبێ دوو شت بکە یەک ئەوەیە کە نەچێتە سەر شوێنی کارەکەی وەکە کاتێکیش یعنی هەموو دامدەستگاکان بایکۆت نا بڕۆن لە شوێنی ئیشەکان مانگرتنی ئیش ڕابگەێنن ئەوەش بۆ ئەوەیە کە ئەو داهاتێکی ئێستا لەو شوێنانە هەیە من نمونە باج و دارێ باج و برین هاتوچۆ ئەمانم هێنا ئەبێ ئێمە کار بکەین لەوەی کە ناڕەزایەتیەکانی خەڵک ڕێکخرا و بکەین بەو شێوەی خەڵک بتوانێت دەست بەسەر ئەمانەیە بگرێت چونکە ئەمە تاکە ئەجینە چارەسەر ئەوەیە کە ئەم دەسەڵاتە وەلا بنەی لە هەستانی شۆڕژێڕانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێبەشەوە مامەسایانی ناڕازیەوە خەڵکی ناڕازیەوە ئەمە بکەی بەڵام کە ئێستاە کە ئەمە واقعی هێشتا نەبووە بە واقعی زەمینەکەی لەبار نییە تۆ لە دایرەکەی خۆ تافشار بێنە هەمووی ناڕازیە هەمووی بە هەمووی ناڕازیە یەک بگرین لە شوێنەکانە دەست بە سەرم داهاتەیە بگرین بڵێ اینجا ئێمە ناینێت چیەکە
بڕۆین سنوورەکان بگرین لە هاتنی بارەتڕێلەی مەسئولین و بەرپرسان و زەرەری اقتصادی بکەنەوە تازانن کە ئەوە چیە. یەک نمونەی زۆر بەسیط لە چەند ساڵی لەوە پێشاکە لە شارۆچکەی پێنجوەن خەڵک چوون بەس بۆ ماوەی چەند سەعاتێک سەر سنووریان گرنیان هێشت بار و هینی بارحاڵ هینەکانی بازرگانانی دەسەڵات بێنە ناوەوە. بۆ ئەمە ئەفشارێکی ئەمەنە گەورەیاندانا بە ئێستاشەوە ئەگەر هەڵە نەبووم لە زۆرترین شارۆچکەکان کارەبار ڕیسی لە پێنجوەنە زیاترە. ئەوان ئەو سامەرزەکانەوە بکە نابێ بێڵ کارەبا تەنها 3 سەعات ببێ ئەگەر واکەن ئێمە هینەکەتان لێکنی دەواازی سنووری ئەمانە اختیارن لە بەردەمی خەڵکە نەک چاو لە ئۆپۆزیسیۆن کە پێ دوابێ ئەڕوا بە پارانەوەی بەردەم پەرلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەمەد بۆوەکە دادی نادا خەڵک هەمانی تەجروبە کردووە هەمویان بوو ئەوەن پلە بە پلە بەسەر ناڕەزاتی خەڵکیان سەرکەون و ناودارتر ببن و پارۆپولی زیاتریان بۆڵە بژی چیە دەسی لە ئیمتیازاتی پەرلەمانی لە عێراقا هەڵگرتووە لەوانە. ئەمانە تۆهماتێکە بەوانە بێ بڕەوێتەوە ئەم شێوازە لە ناڕەزایەتی لە هاتنە سەرجادە و بایکۆتەوە تەنها دەرچێ ببێتە ڕێکخراوی نێو شوێنە جیاجیەکان و دەست بەسەر داهاتەکانە بگیرە و لە هەر شوێنێکیش ئیمکانی ببێ ڕێگە لە بازرگانی و مەشروعەکانی ئەمانە بژیرێ وەختە ناچاریانەکەی کە بزانە چۆن جاپارەکانی لە ژێزەمینەوە هێنە دەرەوە دەپۆتۆزی لەسەر نیشتۆ ئەنجایە ببیێن بەخەڵ. ئەمە بەکردەوە پێتان وایە کە ئیمکانی جێبەجێکردنی هەیە؟ ئیمکانی هەیە ئەگەر خەڵک لە جێتی ئەوەی هەر بیرەکاتەوە بچێتە سەرجادە و بڵێ بایکۆتەکەم کە ئەمەش بۆ خۆی شێوەیە کە لە ناڕەزایەتی مەمەسمۆنی ڕەتی بکەمەوە ئەگەر تەنە لەوە بیری ئەوەیە بین هاو چارە نووسەکانمان بدۆزینەوە لە ناو دایرەکانمانە لە ناو کارگەکانمان لە شوێن ناوەندی کارمانە ئیمکانی هەیە بنابژیانە چی بۆ ئەو خەستەخانانە کە ئێستا ماون و ئەهلین ئەمەنە ئین حکومیەکان بگورە ئەمەنە ڕسومات لێسەنن ئەخر بۆ کوێ چێ بۆ کوێ ئەڕوا خۆ لە دایکبوونی مناڵێکیش خۆڕایی نەماوە لە خەستخانەکانی حکومیشە ئێ باشە پارانە چیان لێ ئەگەر نادرێ بۆ خەڵکە بە پارە و ئەکرێتە فەردە و ئەبرێ نەهێڵی ئەگەر تۆ یەگرتوو بێ ئێمە تەجروبەمان هەیە خەڵک یەگرتوو بێ دەستی لە ناو دەسابێ بۆ خۆی دانابێ ئەو ئاسۆیی لە بەردەمیان دانابێ بەرەوە بڕۆین ئەم دەسەڵاتە ڕاب ماڵی نەیهێڵی بەڵام تا ئەگەین بەوە بۆ خۆی دانابێ کە ئەکرێ من بچم دەست بگرم بەسەر داهاتی ناوەندی کارەکەی خۆما کار بکەی بارحاڵ ڕەنگە بێن ئەوە بکەن بەڵام ئەنواع خەڵک ئەنواع ئاڵنگەری هاتووەتە بەردەمی ئەوە تا چەند ڕۆژ لەمە پێش بۆ خۆتان زانیتان چۆن شاریان ئاسکەرتاری کرد لەبەرەوە خەڵک یان ویست بێن بخواستی نوچەی خۆیان بەڵام ئەحزابی تر و خۆیان تێکەڵ کردووە و لە سراعەتی خوانیانێ ئەمە بۆ خۆیان بەکاربێنن زەنبی خەڵک چییە؟ ئەوە بوو بە معنای بوو بە تەحەدایەک بۆ خەڵک بەڕاستی خەڵک لە شێوازی ناڕەزایەتی جیاجێی تاقی کردوەوە بامەش تاقیکەینەوە تەمان ئەمە ئیشی شەو ڕۆژ نییە کاری بۆ بکەین یەکگرتوو بین لە دەوری ئەمە ڕێکخراو بین یەک قسە بین پێکەوە بڕیار بدەین من پێم وایە ئەتوانێ ئەوان خەریکی یاریکردنەکانیان بن لەگەڵ بقایە ئێمەش خەریکی خۆڕەخستن بین لە ناوەندەکانمانە بۆی ئێمە ئیتر دەست بەسەر داهاتی شوێنی خۆمانە بکەین. جەمال موحسین سەرنووسەری بڵاوکراوەی دیدگای سۆسیالیستی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوو. سپاس بۆ ئێوە ماندوو نەبێت. عزیزان وچانێکی کورت و تقریبان سەبارەت بە هەمان بابەت و فیدرالیزم بە دیاریکراوی تر قسە و باسمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز بەرنامە تایبەتەکانمان سەبارەت بە کێشمەکێش و منملانەی نێوان هەرێم و بەغدا و فیدرالیزم تایبەت کراوە بەشی دووەمیان لەسەر خودی فیدرالیزم بەرنامەکانی ئەمڕۆمان و ئیبراهیم حسینمان لەگەڵدایە بۆ تاوتۆکردنی. ئیبراهیم حسین ئێوارە باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و زۆر سپاس بۆ ئەرکوماندووبوونتان
سڵاو ڕێز بۆ گوێگران و بیسرانی پێشنگ تیڤ. جارە سەرەتا لە ئەزمموی فیدرالیزمەوە دەست پێ بکەم لە عێراق لە دوای 2023ەوە واتەوە 22 ساڵە فیدرالیزم پیادەکراوە. پێم خۆشە بۆ چوونی ئێوە لەو بارەوە بیستم کە ئەمە چ جۆرە ئەزممویە بووە؟ بەڵێ فیدرالیزم ئەو تەرح و بەرنامە کۆنەپەرستانەیە بوو، ئەو شێوازە و نوسخە کۆنەپەرستانەیە بوو کە بە دوای لێدانی عێراق وێرانکردنی کۆمەلگای عێراق لە ڕێگای جەنگ و میلیتاریزمی ئەمریکاوە ئەزمون کرا لە عێراقا پیادەکرا. هەر ئەو کات ئێمە لەسەر و بابەتە لەسەر کۆنەپەرستی جەوهری کۆنەپەرستانەی فیدرالیزم وەکو تەرحێکی کۆنەپەرستانە کە کۆمەلگا دووچاری کارەسات دەکات، کۆمەلگا دووچاری پاشەکشە و بەرەو دواگەڕانەوە دەکات و دەبێتە هۆی ئەو چارەنووسە زۆر دەردناکەی کە ئێستا تەواوی کۆمەلگای عێراقی گیرۆ دەکردووە، تەواوی بەشەریەتی کرێکار و زەحمەتکێشی عێراقی بە تەواوەتی جیرۆدە کردووە. بەرهەمەکانی ئەو فیدرالیزمە لە عێراقا بە گۆشت و خوێن و ئێسخانەوە کۆمەلگایە تاقی کردوێتەوە. ئەم فیدرالیزمە بەرهەمەکەی ئەوە بوو کە بۆ ماوەی چەندین ساڵ شەڕی تایفی کوچە بە کوچە کۆڵان بە کۆڵان لە عێراقا بوو، کوشتن لەسەر هەویەت لە عێراقا، خوێن ڕووباری خوێنی بەڕێخست، هەزاران هەزار ئینسان لەو جەنگ و داوا تایفیە فیدرالیەیە تیاچون بە جۆرێکی فیدرالیزم بووە، چونکە ئەب زۆرێک لەم بابەتانە لە وڵاتانی تریشە هەبوون و فیدرالیز نەبووە. یەمەن بە نمونە زۆرێک لەم بابەتانە بووە، بەڵام بێ ئەوەی کە فیدرالیزم بێ. بۆچی لە عێراق کارێکی دەگرێتەوە بۆ فیدرالیزم؟ بەڵێ فیدرالیزم بەشێک بووە لە سیناریۆیەکی ڕەش لە ڕاستیە کە پیادەکرا کە بۆ خۆی بەشێک بوو لە بەرنامەی سیاسی ڕۆژئاوا و بە تایبەتی ئەمریکا بۆ ڕێخستنەوەیکی کۆنەپەرستانەی کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەشێک لەو بەرنامەیە بووە بە هەربەناو ناوی پرۆژەکەیان فەوزای خەلاق بوو، واتە ئاژاوەی داهێنەرانە بوو، واتە کۆمەلگا دووچاری ئاژاوە بکە، کۆمەلگا لە بەریەک هەڵتە چێنە بەدەنیەتی و کۆمەلگانە لێبدە دەوڵەت و سەکتەرەکانی ژیانی مەدەنی ئەو ئاستە لە مەدەنیەت کە کۆمەلگا تایەتی لە بەریەک هەڵوەشێنە مەجال بدە بۆ ئەوەی مەجال و بوار بڕەخسێ بۆ ئەوەی ئەم تەرکیبە و پێکهاتە تائیفی و مەزهەبی و قەومیە کۆنەپەرستانەیە بتوانێت ئەو کۆمەلگایانە و بەشەریەتی کرێکار و زەحمەتکێشی و کۆمەلگایانە بە چۆکدا بێنەوە. فعلەن ئەم پرۆژە کۆنەپەرستانەیە توانی زامی زۆر گەورە لە کۆمەلگایە هەڵبقەنێ، برینی زۆر گەورە، کارەساتی زۆر گەورە، تەنانەت بەرەو پاشەوە گەڕانەوەیکی زۆر گەورەی معنەوی ئەخلاقی فەرهەنگیش بسەپێنێ بە جۆرێک کە ئەمڕۆ ئەوانەی کە 30 ساڵ پێش ئێستا جیلی 30 ساڵ پێش ئێستا تەنانەت بە خەیاڵیشاندانە داهات کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم جۆرە کۆنەپەرستیە بتوانێت چارەنووسی خەڵک بەدەستەوە بگرێ، ببێ بە دەوڵات قانونی بەدەست بێ. ئێستا هەمەکاری ئەو وڵاتەن و ژیان و چارەنووسی ئەو بەشەریەتیان بە تاوەتی داغان و وێران کردووە. ئەمە بووە لەم فیدرالیزمە ئەوەی کە سوودمەند بووە دیارە چێن ئەو تەبەقەی دەسەڵاتداری ئەمڕۆ چینی دەسەڵاتداری ئەمڕۆ بزوتنەوە سیاسیەکانی ئەمڕۆ ئەوانەی کە ئەمڕۆ بازاری کار و کەسابەت و نەوت و دەخل و داهات و سرۆت و سامانی کۆمەلگای عێراقی ئەمڕۆیان دەست بەسەراگرتووە. معلومە ئەوانە نەفعیان لەمەدا هەبووە و سوودمەندی ئەساس بنەڕەتی بوون لە پیادەکردنی ئەم تەرحە کۆنەپەرستانە. من بیرمە لە ڕادیۆی دەنگی حزبی کۆمۆنیستی کرێکاری عێراقی ئەوسا ئەو کاتێک کە پرۆژەی لێدانی
عێراق بەڕێخستنی میلیتاریزم و سیناریۆ ڕەش لە دەستوردا بوو من خۆم وتارم لەسەر ئەو بابەتە نووسیوە کە ئۆپۆزیسیۆنێک کە قرارە لەسەر ئەساسی ئەم تەڕحە کۆنە پەرستانەیە بێتە سەر کار پارەمانی چ جۆرە داستانێکن پارەمانی شەڕی تائیفین پارەمانی بە کوشتانی خەڵکی کرێکار و زەحمەت چێشن پارەمانی ئەم دابەشکردن و دابڕکردنە خەتەرناکەن کە ئەمڕۆ تەواوی کۆمەلگای عێراق بە شەریەتی کرێکار و زەحمەت چێشی عێراقی لە بەسرا و بەغداوە تا سلێمانی و هەولێر بە تەواوەتی جیرۆدە کردووە ئێمە هەر ئەو کات وتمان هەر لەم ماوانەی دواییدا و چەند ڕۆژ لەمەوە پێش عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بۆ پێشەوە مێژوویەک لە خوێن نووسیوە کە تێیدا باسی هەمان ئەو تەڕحە کۆنەپەرستانەیە دەکات کە چ برینێکی قوڵ و بە قیمەتی هەڵکەندنی چ برینێکی قوڵ ئەم ئەلیتە سیاسی ئەم نوخبە سیاسیە کۆنەپەرستەی کردووە بە دەسەڵاتدار و قانون بەدەست و ئەوەی کە بڕیار لەژێر ژیان و چارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەت چێش و بە شەریەتێکی 40-50 ملیۆنی بدات بەو شێوە کۆنەپەرستانەیە کە ئێستا ڕزگاربوون لێی بە دەرەجەی جۆرا و جۆر بووە بە ئاواتێکی گەورەی ئەمڕۆی کومەلگای عێراق و کومەلگای کوردستانیش بۆ پێەیە لە سەرەتاوە معلوم بوو ئەو تەڕحە کۆنەپەرستانەی فیدرالیزم بۆ لەبەری خەڵوەشاندنی و بە چۆکداهێنانی مقاومەت و بەرگری و داخوازی بە شێرێتی کرێکار و زەحمەت چێک و بۆ ئەوەی بتوانێت دەخلێکی هەبێ دەستێکی هەبێ یان هیچ دەست و دەخلێکی لە دیاریکردن و بڕیاردان لەسەر ژیان و چارەنووسی خۆی نەبێ لە موچەیەوە لە ژیانیەوە لە کۆنەپەرستی بەکارهێن لە بەرامبەر فیدرالیزمدا و بینەرێکیش لێرە ئەپرسێت دەتوانن زیاتر ڕوونی بکەنەوە کە بۆچی فیدرالیزم کۆنەپەرستانەیە کۆنەپەرستانەیە بەو دەلیلەی کە بە شەریەت دابەش دەکا بەسەر قەوم و تەوائیف و خێڵ و ئەشیرەت و لەلایەک لەلایەکی تر بۆ هەر یەک لەو قەوم و تائیفە و عەشیرەتانە کۆمەڵێک نوێنەری سەر و خەڵکی دیارەکە کە گوایە ئەمانن کە دەبێت بڕیار لەسەر ژیان و چارەنووسی ئەو کۆمەلگایە بدەن ئەو بە شەریەتە بدەن کۆنەپەرستانەیە بە هەموو معنایەک لەبەر ئەوەی تیایدا هاوڵاتی بوونی یەکسان مانای نییە تیایدا یاسایەکی سەراسەری لە ئارادانیە وا بکاتیان وای لێ بخوێنرێتەوە کە ئەوە کۆمەلگایە مەسئولیەت لە بەرامبەر ژیان و چارەنووسی هەمووان وەکو یەک هەڵدەگرێ ئاسایشیان وەکو یەک دابین دەکا ئاسایشی ژیانیان ئاسایشی کاریان دابین دەکا لە هەر شوێنێک کۆمەڵێک دەستە و تاقمێک کە بە ناوی ئەو میلەت ئەو مەزهەب ئەو قەومەوە ژیان و چارەنووسی خەڵکیان ڕادەست دەکرێ بەم شێوە کۆنەپەرستانەی کە ئەمڕۆ لە عێراقا ئەیبینین بواریان بۆ دەکرێتەوە هەرچی ئەوان دەیانەوێ بەو شێوەیە کە دەیانەوێ بەسەر خەڵکی کرێکار و زەحمەت چێشە بیسەپێنن و ئەو برینە قوڵە ئەو دواکەوتو بەرەو پاشگەڕانەوە معنەوی و ئەخلاقی و فەرهەنگی و ئیداری و قانونی کە ئەمڕۆ لە عێراقی ئەمڕۆیە ئەیبینین لە کوردستانە ئەیبینین هەر هەمووی بەڵگەی ڕوون و ئاشکرا واقعین لەسەر ناوەڕۆک و جەوهەری کۆنەپەرستانەی ئەم فیدرالیزمە قەومی و تایفی و دینیە ئایا بەڵگەیەکی تر پێویستە مثلا لە پەرلەمانی و عێراق لە پەرلەمانی ئەم فیدرالیستی ئەم وڵاتەیە یاسای اقتصادی کچاری 9 ساڵ پەسەند دەکرێت لە پەرلەمان و دەسەڵات و حکوومەتی ئەم فیدرالیزمەیە موچەی 5 ملیۆن بەشەر لە کوردستانی عێراقا بە بارمتە دەگیرێت لە چوارچەوەی ئەم فیدرالیزمەیە حتا چەند ساڵێک پێش ئێستا بەغدا و بەسرا ئەوانە شانۆی یەکتر کوشتنی هاوڵاتیانێک بوون کە
تا پێش ئەوە بە دراوسەکەی نەئەزانیان بۆ مهم نەبوو ئەوەی لە تەنیشتی ئەژید ئەو هاوسەی لە تەنیشتی ئەژید شیعەیە یا سونیە یان بیر و باوەڕی چییە هەموو ئەوانە فاکتەر و بەڵێ ئەمەوێ ئەو هینە پرسیاری بینەر بێنمە سەر شاشەکە کە ئەڵێت لە سەدا چلی خەڵکی جیهان لە ژێر جۆرێک لە فیدرالیزمدا دەژین تەنها خودی فیدرالیزم خۆی بەباتای وشەکە مەرج نییە خراپێت چونکە بەمانایی هاوبەشیکردن لە دەسەڵاتە دێت ئەمەش جۆرێکتر لە بۆچوونێک کە هەیەواتە مەرج نییە کە خودی فیدرالیزمەکە کێشە بێت لێرە سەرستا لەم بارەوە بەرحاڵ ئەوەی کەمە باسی دەکەن فیدرالیزمی قەومیە فیدرالیزمی تائیفی و قەومیە کە نمونونەکەی و نوسخەکەی لە عێراقا ئەبینین و دەرهاویشتە و ئاکامەکانی بەقوڵی لەسەر ژیانی سیاسی ژیانی فەرهەنگی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و متمەدنی ئەو کۆمەلگایە بە تەواوەتی دیارە و ئەگەر کەسێک ئەم ڕاستیانە نەبینێ بەرحاڵ دەبێت لە سەرێک لە پەنجەرە بێنێتە دەرەوە و سەیری واقعەتی تاڵی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەمڕۆی عێراق بکات و بەراوردی بکات بە ئەو سەردەمانەی کە هێشتا هێندێک بەهاو ئەرزشی متمەدینانەتر حتا لە ژیانی سیاسی و هەتا لە پەیوەندی دەوڵات بە هاوڵاتیانەوە پیادە دەکران بەراوردی ئەم سەردەمانە بکە بۆ سەردەمانەی کە تیایدا ئەم جۆرە لە فیدرالیزم و ئەم جۆرە لە تەرحانەوە حاصل لە دەستوری تەبەقەی دەسەڵاتداردا نەبوون کە بیسەپێنێ بەسەر کۆمەڵگایە بەڵام ئەوەی کە لە ڕوانگەی بەشەریەتەوە بەرژەوەندی ئینسانیەتەوە ئەگەر سەیری بابەتی فیدرالیزم بکەین فیدرالیزم لە هەر حاڵەتێکە دواکەوتووە پرۆژەیەکی دواکەوتووە چوارچێوەیەکی دواکەوتوانەیە من نازانم چ نمونەیەکی تری فیدرالی هەیە بەتایبەت ئەوەی کە لەم سەردەمایە پیادە دەکرێت ئەم مانایەی لێ نەکەوت بێتەوە ئەو ئاکامەی لەسەر ژیان و چارەنووس و پێشکەوتنی کۆمەڵایەتی و مەدەنیەتی کۆمەلگاکانی ئەم سەردەمە نەبوو بێت سەیری یوغسلافیا بکەن هەر تەپە و لە هەر شوێنێکە خەڵکیان بەردایە گیانی یەکتر هەر هەموو تەجروبەکانی کە ئەم فیدرالیزمی تیا پیادە کراوە پیشاندەری ئەم واقعەتەن کە ئەم تەرحە چەندە کۆنەپەرستانەیە چەندە دژی پێشکەوتنی کۆمەڵایەتی و ئازادی و ئاسایش و خۆشبەختی بەشەرە و چەندە دەستکاریکردنی خودی ناسنامە و جەوهەری هاوبەشی ئینسانی هاوڵاتیانی دنیای ئەمڕۆیە ئەمێ لەسەر کوردستان و عێراق ڕابوەستین و ئەوەی کە وتمان 22 ساڵە ئەمە ئەزمون کراوە بەڵام ئایندەکەی چۆن دەبینی لێرە بە دواوەچی بە تایبەتی کاتێک کە دوێنێ قوبات تاڵەبانی وتوێتی کە ئاماژی دەسەڵاتداران و لایەنەکانی تری عێراق نەهێشتنی ئەم قەواری هەرێمی کوردستانی ئەوەی کە ئێستا بەدی ئەکرێت و هەموو ئاماژەکان پێمانەڵێن ڕەوتی داڕوخان و بێکەڵک بوونی ئەو ستاتوسە کە لە کوردستانە هەیە هەموو ماناواقعیەکانی خۆی خەریکە پیشانەدات لە چاوی خەڵکەوە لە چاوی کۆمەلگایەکی ئاسایی و متەمەدینەوە ئەگەر سەیری بکەین دیار نییە منطقی لەسەر پێڕاوەستانی ئەو دەسەڵاتە میلیشیاییە چییە؟ چ منطقێک وای کردووە ئەمە بمێنێتەوە دەسەڵاتێک ناتوانێ موچە بدات ناتوانێ لە بەرامبەر پێداویستی هەرە سادەکانی کۆمەلگادا مەسئولیت نیشان بدات کۆمەلگایەکی ئاسایی ڕێک بخات کە تێیدا ژیانی خەڵک معلوم بێ کاری خەڵک معلوم بێ ئایندەی سیاسی خەڵک معلوم بێ معنای وایە درەنگی زوو ئەم دەسەڵاتە ئێوە ئەم ستاتوسەوە ئەم چوارچێوەیە ضرورەت و پێویستی خۆی لەدەست داوە
بە هەر حاڵ واقعەتەکەەوە پیشانەدات کرد لەم فۆرمەی ئێستادا ئەم حاڵەتە کە ئەم دەسەڵات و ستاتوسە بێکەڵک و مەصرف بەسەرچووە پیشانی ئەدات ئەوەیە کە درەنگیا زوو دەکەوێت و لەم فۆرمەی ئێستادا ناتوانێت بمێنێتەوە و وەکو ئارەزوویەکیشی لێ هاتووە کە خەڵک دەوێت لەم بێتەکلیفی و هەڵواسراوی و نادیاری و سەرگەردانیە بەڕاستی نەجاتی بێخواستی ڕزگار بوون لەم هەلو مەرجە خواستێکی واقعیە و ترسی ئەمریکا ئەم دەسەڵاتە خەریکە داڕوخێ لە ترسێکی لە وەحمێکەوە تێپەڕیوە ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە ڕاستیدا ئەوەیە کە ئەو سیناریۆانەی کە احتیمالە ڕوو بدەن لە پرۆسەی کەوتن و داڕوخانی ئەم شێوە لە دەسەڵات و بەڕێوە بردن کە چینی دەسەڵاتداری کوردستان تا ئێستا پیادەی کردووە چ سیناریۆ لە چوارچەوەی کام سیناریۆە دەچێتە پێشەوە ئایا خوێناوی و دەردناک و قورس دەبێ یان بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراو لەسەرەوە بەبێ ئەوەی کە خەڵک مەجای ئەوە پەیدا بکات کە دەخاڵەت کات بێتە مەیدان بۆ ئەوەی کە تێبکۆشێ بە شێوەیەکی متەمەدنانە گوزەرێکی سیاسی تێپەڕینێکی سیاسی مسالەمەت و مسالەمەت ئامێز و ئاشتی و ئاشتیانە متەمەدنانە بەبێ کەمترین هین تێپەڕێنێ ئەو باسانە کە ئێستا لە ئارادان باسی موچە ئەوەی کە موچە چی لێدێ ئەوەی کە دەسەڵاتی ئەوان بەسەر نەوت و ئەوانە چی لێدەیان بەسەر قاچاقکردنی نەوت تاکەی تر بەردەوام دەبێ هەموو ئەو بابەتانە پرۆسەیەکمان پیشانەدەن کە پرۆسەیەکە کە پێمان دەڵێ ئەو دەسەڵاتە سەرنجام دەبێ ئەنتەگرە بێت و تێکەڵ ببێتەوە بە بازار و هەلومەرجی سیاسی و قوارەی سیاسی سەراسەری عێراق و ئەوانە ئەم یەک کاسەکردنەوەیە دەردناک و خەتەرناک و خوێناوی و دەردیستەر دەچێتە پێش یان بەعەکسەوە ڕوئەدات بە زۆر فاکتەر پەیوەندی هەیە. دوایین پرسیارم لەسەر بەدیلی ئەم فیدرالیزمەیە ئێوە تایەکتان نووسی بوو لە ماوەی ڕابردوودا لە وەڵامی فیدرالیزمدا پێم خۆشە بە کورتی ئاماژەیەک بەوە بدەن کە ئەگەر لە وڵاتێکی وەکو عێراقدا کە ئەوترێت نەتەوەی جیاوازی تیا ئاین و مەسەبی جیاوازی تیا و هەتاوەکو دیاوی ئەکرێت چی بەدیلێکی تری هەبێت لە بەرامبەر فیدرالیزمدا؟ کوردستان عێراق کوردستان کۆمەڵگای خێڵ و قەبیلە و عەشایر نییە وەکو ئەوەی کە چینی دەسەڵاتدار دەیەوێت پیشانی بدا کۆمەلگایەکی متەمەدنە کۆمەلگایەکی شارنشینە خوازیاری ژیانێکی ئازاد و بەختەوەرە خوازیاری بەهرەمەندبوونە لە ژیان بەپێی ستانداردی دنیای ئەمڕۆ خەڵک خوازیاری ڕزگار بوونە لەو هەلومەرجە دەردناکە کۆنەپەرستانە سیاسی کە خەڵکی عێراق دووچاری وە خەڵکی کوردستان دووچاری بووە ئەوەی کە ئێستا لە دەستوردایە و مەسەلەی سەرەکیە ئەوەیە کە خەڵکی کوردستان خەڵکی شارنشینی کوردستان کرێکار و زەحمەتکێشی کوردستان جوڵانەوەی خوازیاری کۆتایی پێهێنانی ئەم هەلومەرجە جوڵانەوەی فەرهەنگی ڕزگاربوونی فەرهەنگی لاوان جوڵانەوەی یەکسانی خوازی ژنان جوڵانەوەی ڕزگاری لاوان لەو کۆنەپەرستە سیاسیە دەبێت خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە دەستبەرن بۆ ڕزگاریەکی سیاسی متمەدنانە لەو هەلومەرجەی ئێستا ئیتحاد و یەک پارچەیی ئیرادەی سیاسی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەتوانێت ئەم هەلومەرجە تێپەڕێنێ و ئەمە کارێکی بنەڕەتی و سەرەکی ئەمڕۆی کوردستان و تەنانەت عێراقیشە بۆ پێ مەسەلەکە مەسەلەی ڕزگاربوونێکی سیاسیە لەم بێچارەیی و داماویەی کە چینی دەسەڵاتداری ئەمڕۆی کوردستان و عێراق لە چوارچێوەی فیدرالیزمە سەپاندویانە
وەڵامی ئەم دابشکردنە، وەڵامی ئەم بە قەبیلەکردن و بە عەشیرەتکردن و بە مەسەب و میلەتکردنی ئەو خەڵکە گەڕانەوەی خەڵکە بۆ ئینسانیەتی خۆیان، بۆ ئاوات و ئامانجە ئینسانیەکانی خۆیان، بۆ هەویەتی هاوبەشی ئینسانیان. و ئەگەر ئەم هێزە بەم ئاراستەیە بڕوە، ئەم بەشەریەتە بەم ئاراستەیە بڕوە، ئەم دابشکاریە قبوڵ نەکات و ئەم دەستکاریکردنەی ناسنامەی ئینسانی خۆی قبوڵ نەکات، بڵێ ئێمە ئینسانین، ئینسان و هاوڵاتی دنیای ئەمڕۆین، مستحقی ژیانین، مستحقی ئازادین، مستحقی کەرامەتین، مستحقی ئەوەین کە لە کۆمەلگایەکدا بژین کە تیایدا دەخلمان هەبێ، دەورمان هەبێ لە بڕیاردان لە سەرژان و چارەنووسی خۆمان. ئەوە ئەم بزوتنەوە گەورە ئینسانیەیە کە دەتوانێت دەستی ئەو کۆنەپەرستیە ببەستێ. ئەگەر دانیشتن بە دیار کۆمەڵێکی کۆنەپەرستی بۆرژوای کۆنەپەرست کە هیچ مەسئولیەتێک بەرامبەر بە ژیان، بەلانی کەمی ژیان، بەلانی کەمی ماف، بەلانی کەمی حرمەتی بەشەر لە دەستوری کاریدا نییە، کات بە فیڕۆدانە. ئەم کۆمەلگایە، ئەم ئینسانیەتە ئەوەندە هێزی هەیە، ئەوەندە توانای هەیە، ئەوەندە شەرافەتی هەیە کە ئەگەر بەو قەناعەتە بگات کە ئیتر قبوڵ نەکات وەکو قەبیلە، وەکو کورد، وەکو عەرەب، وەکو سوننە، وەکو شیعە، وەکو هەر قەوم و تایفەیەک تەماشا بکرێت، بەڵکو وەکو ئینسانی ئەم سەردەمە کە کارەکات، کە بەرهەم دێنێت، کە جادە دروست دەکات، کە خەستەخانە بەڕێوە دەبات، کە ئەو مەدەنیەتەی کە هەیە ئەو دەی خۆڵقێنێت، ئاوا سەیری خۆی بکات. بەڕاستی ئەم هێزەون و دواکەوتووە بە چارەنووسی خۆی لەلایەن ئەو کەمایەتی ئەمڕۆی عێراق و کوردستان و بە شێوەیە قبوڵ ناکات. و ئەمە مەیلێکی بەهێزە، بەڵام پێویستی بەوەیە کە وەکو زوتنەوەیکی سیاسی ڕادیکاڵ ئینسانی و بۆ ئەو ڕزگاری سیاسیە بێتە مەیدان ڕزگاربوون لەم فیدرالیزمە کۆنە پەرسانەیە کە ئەو کۆمەلگایی داغان کردووە، ئەو کۆمەلگایی بێچارە کردووە، توانا و ئیمکانات و خەلاقیەتی ئەو کۆمەلگایەی بۆ دروستکردنی کۆمەلگایەکی شایستە لە زەمین داوە. ئەمە ئەو بربەرەکانی سیاسی و کۆمەڵایەتیە کە دەتوانێت ئاسۆیەک بکاتەوە هەرچەندە ئەم تێگەشتنە لە نێو خەڵکە، لە نێو تۆڕی هەڵسوڕاوانی ڕادیکاڵی بزوتنەوەی ژن، بزوتنەوەی لاو، بزوتنەوەی ڕەتکردنەوەی دزین و بەتاڵانبردنی سەروەت بەهێزتر بێت، تواناکانی ئەو بزوتنەوەی گەورەتر دەبێت، ڕێگای خۆی دەدۆزێتەوە، ڕابەرانی ڕادیکاڵی خۆی دەدۆزێتەوە. هەر ئێستا چەندین بزوتنەوە، چەندین حیزب و ڕێکخراوی ڕادیکاڵ هەن کە لەسەر ئەمە کار دەکەن. ئەمە پرۆژەیانە بەهێزکردنی ئەم حیزب و ئەم ڕێکخراوە ڕادیکاڵانە و پەیوەستبوون بەو ڕیزەوە بە بڕوای من سەرەتای وەرچەرخانێکی گرنگە لە بڕیاردان لەسەر چارەنووسی سیاسی خۆ و لە کورتکردنەوەی دەستی ئەم کۆنەپەرستە سیاسیە. ئەگەر ئەمە ڕووبدات، هەر دەرەجەیەک ڕووبدات، ئیتر کوردستان و عێراق بە بڕوای من مەیدانێکی تر، هێزێکی تر، جۆرێکی تر لە ڕابەران، جۆرێکی تر لە سیاست، جۆرێکی تر لە فەرهەنگ و ئاسۆیەکی تر بۆ ڕێخستنەوەی ژیان و کۆمەلگای خۆی، ئابووری کۆمەلگای خۆی، ئیمکاناتی کۆمەلگای خۆی بەدەست دێنێ. ئیبراهیم حوسێن، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. منیش زۆر سپاسان دەکەم و هیوادارم سەرکەوتن و سڵاوڕێزی دووبارە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتە. زۆر سپاس. ئازیزان، سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوەش و لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێت.